یەکەم جار من مناڵ بووم تەمەنە مناڵ بوو هاتمە پەیمانگای هیوای نابستان بەشی باخچە تاپۆلی نۆ لەوێ خوێندم پاشان چوومە ئامادەی پیشەیی کۆمپیوتەر دوای ئەوە چوومە پەیمانگای تەکنیکی. ئەڵێ وەرگێرمان لەگەڵان نەبوو مامۆستای کۆمپیوتەرەکە ئەنووسین تەنها ئەمان نووسیەوە مامۆستای وەرگێرمان لەگەڵان نەبوو لەبەرەوە زۆر زەحمەت بوو بۆ ئێمە بەڵام ئێوە خۆتان هەوڵێکی زۆریانە هەڵمانە هەوڵێکی زۆرمانە لەگەڵ ڕەفیقەکانمان ئەو شتانەی کە نەمان ئەزانی پرسیارمان ئەکرد لە هاوڕێکانمان و فێریان نەکردینەوەش لە بەرەوەی حەزمە کرد تەعین ببوو ببن بە فەرمانبەر لە فەرمانگەیەکە و دوای ئەوە حەزم کرد خزمەتی یارمەتی نابستان بم چونکە خۆم ئەزانم کێشەکانی نابیست چییە. دەستخۆشیەکەم لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و پەیمانگای تەکنیکی بڵێ داواکەیت کە تاعینکە لە پەیمانگای هیوای نابستان بۆ لەبەر ئەوەی کێشەکانی نابستان ئەزانم حەزەکەم یارمەتی نابستەکان بم. ئامانجمەوە بوو کە پەیمانگا تەواو بووم کە پۆلی حەوت و هەشتونەی بڕی دوای ئەوە و توێتی ئەبێ تەواوی کەم دوای ئەوە چۆتە ئامادەی بازرگانی کچان طبعاً سۆما یەکێکە لەو خوێندکارانەی کە خۆی کۆڵی نیا خۆی بەردەوام بوو کاتێک کە ئەم لە پۆلی شەشی سەرەتایی دەرچوو دوای ئەوە ئەو کاتە پەیمانگای هیوای نابستان پۆلی حەوت و هەشت و نۆی نەبوو ئەم خۆی چوو بەردەوام بوو لە شەو لە ئێواران خوێنی دوایی چوە ئامادەی بازرگانی کچان دوای ئەوە طبعاً زۆری حەز لە زانکۆ بوو بەڵام بەداخەوە هیچ شوێنێکی حکومی وەریان نەگرتن دوایی تر لە پەیمانگا وەرگیرە 2 ساڵ بوو ئەو 2 ساڵی تەواو کرد لە بەشی طبعاً لە بەشی ژمێریاری و وەرگێڕیشی لەگەڵ نەبووە ئەمە بە هەوڵی خۆی کە توانێتی ئەو بڕوانامەیە بەدەست بێنە ئێستا حەزەکە لە شوێنێکدا بمەزرێت لەو بەشەی خۆی کە حەزی لێتی ئەڵێ بەڵێ زۆر قرس بوو بۆ من تەنیا خۆم کە نابستێک بووم لەناو خوێندکارە ئاساییەکانە چونکە وەرگێڕم لەگەڵ بوو نە کەس بوو بتوانێت یارمەتێکی بە زمانی ئاماژەوەنەکانی پێ بڵێ ئەڵێ هەندێ هاوڕێم هەبوو کە قسەیان نەکرد ئەڵێ ئەوان بەردەوام وانەکانیان بۆیە نام و یارمەتیان هەیە خێزانەکەی زۆر یارمەتی دەربوون خێزانەکەی دایکی باوکی بە تایبەتی ئەڵێ زۆر یارمەتی دەرم بوون کە ئەڵێ باوکم بەردەوام پاڵپشتی گرتم بەردەوام لەگەڵما بۆ هەوڵیا و لەگەڵما کە بتوانم من ئەو بڕوانامەیە بەدەست بێن. کاتتان باش میدیاکارە خۆشەویستەکان بەخێر بێن میوانە ئازیزەکان هەموو لایەکتان بەخێر بێن سەر چاومان ئەمڕۆ لێرەین لەم مەراسیمە خنجیلانەیەدا ئەمانەوێ بە نوێنەرایەتی کوێستانخان خەڵاتی ڕێزێنان پێشکەش بکەین بەو دوو خوێندکارە کە توانیویانە بە سەرکەوتوانە پەیمانگای تەکنیکی کوردستان تەواو بکەن
لە دوو بەشی گرنگ کە ئایتی و ژمێریاریە. دیارە ئەم دوو خوێندکارە نابیستن و یەکەم جاریشە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان کە دوو خوێندکاری نابیست لە ڕەگەزی مێ ئەم قۆناغەی خوێندن بە سەرکەوتووی تەواو بکەن. ئێمە ئەمڕۆ مەبەست لەم مەراسیمە و مەبەست لە پێدانی خەڵاتی ڕێزێنان بۆ هاندانە و لێرەشەوە دەستخۆشی لە تەواوی ستافی پەیمانگای هیوای نابیستانەکەین کە توانیویانە زۆر بە دڵسۆزانە لە پشتی ئەم فێرخوازانەوە بن تاوەکو بەرزترین پلەی خوێندن تەواو بکەن. بەناوی بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری گەشەبێدانی کۆمەڵایەتی سلێمانیەوە زۆر پیرۆزبایی لەم دوو خوێندکارە بەڕێزە دەکەم. دەستخۆشی لە پەیمانگای هیوای نابیستان و پەیمانگای تەکنیکی ئەەکەم بۆ ئەوەی کەم دوو خوێندکاریان بەڕاستی وەرگرت. ئەوەی زەرور بێ ڕاستەکەی بەڕێزان بۆتان باسکەم، ئێمە لە یاسای ماف و ئیمتیازاتی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت و کوردەباڵەکاندا مادەیەکی زۆر گرنگمانەیە کە بەڕاستی ئێستا حکوومەتی هەرێم و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی دەبێت بەڕاستی ئەو مادەیە جێبەجێکەین. خۆشبەختانە لەو یاسایەدا هاتووە کە هەموو پرۆژەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو پرۆژەیە کۆمپانیایەک دەستگایەک شوێنێک پرۆژەیە جێبەجێ دەکات دەبێت حیسەیەکی کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەتی تێدا بێت کە بەڕاستی ئێستا ئەم بەڕێزانە کە دەبنە دەرچووی پەیمانگا کێشەی ئەومانە بێت کە چۆن دامەزرێن لە چه دەستگایە دامەزرێن. خۆتانزان ئەوە حکوومەتی هەرێم دامەزران تۆزێک ناڕەحەتە ماوەتە سەر کەرتی تایبەت. کەرتی تایبەتیش بەڕاستی یاسای ماف و ئیمتیازاتی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت و کوردەباڵەکان ئەم کێشەی حەل کردووە. بۆیە ئەرکی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە دەستەی وەبەرهێنان بەڕاستی هان بدات کە هیچ پرۆژەیەک جێبەجێ نەکرێت هەتاوەکو ئەو مادەیە جێبەجێ نەکات. بۆیە هیوادارین بە هەموو لایەکمانەوە هەوڵ بدەین کە ئەو مادەیە جێبەجێکەین و چەندین کەسی وەکو ئەم برادەرانە مستەفید بن لەو مادەیە.